بە ئامادەبوونی ژمارەیەک وەبەرهێنەر چالاکیەک لەبارەی وەبەرهێنان لە کردی خانوبەری ئەمریکا بەڕێوە چوو. سەرپەرشتیارانی چالاکیەکە بە کورسات نیوزیان ڕاگەاند ئەمڕۆ لەو چالاکیەدا کردی خانوبەری ئەمریکان ڕوون کردوێتەوە بۆ ئەوەی دەستی وەبەرهێنەرانی کوردی بگەێنن بە بازاڕی خانوبەرە لە ئەمریکا. بێگومان لەسەر ئەم بابەتی چالاکیە ئێمە لە ستۆدیۆ لەگەڵ بەڕێز جەمال حەمەڕەشید سەرۆکی کۆمەڵەی وەبەرهێنانی کوردی ئەمریکی لەسەر هەندێک بابەتی پەیوەست بە وەبەرهێنان لە کوردستان و ئەمریکا گفتوگۆکەین. کاک جەمال بەخێر بێت. خۆشحاڵین لێرەی. مەبەستمە تامەزرۆ بووین لەبارەی کردی خانوبەری ئەمریکا و هەندێک بارودۆخ قسە بکەین. ئەم بابەتی هەڵتان بژاردووە، ئایا ئاسانە ئێمە یاخود وەبەرهێنان لە هەرێمی کوردستان ئەزمونێکی کەمی هەیە، بەڵام لە ئەمریکا ئەزمونێکی زۆر، چۆن دەتوانین سوود لە کردی وەبەرهێنان لە خانوبەرە لە ئەمریکا وەربگرین لە هەرێمی کوردستان؟ بەڵێ بێگومان دەتوانین بە حکمەوەی کە ئەمریکا وڵاتێکی مستەقیڕە ئەمن و ئاسایشتەیە بەرقەرارە، یەکێکە لە بازاڕە سەرنجڕاکێشەکان بە تایبەتی کردی ڕێڵستەی دواتە عقارات و خانوبەری ئەمریکا لە تەواوی دنیاوە خەڵک هێت ئینڤێست وەبەرهێنانەکە لەو کەرتایە لە خانوبەری ئەمریکا. لەبەرەوەی کۆمەڵی ئیمتیازات کۆمەڵی ممەیزات هەیە کە جیاواز لەسەر جەم بازاڕەکانی تر ئەوروپا بۆ نمونە یۆناان بۆ نمونە دوبەی، یعنی ئەتوانین بڵین بازاڕی ڕێڵستەیتی ئەمریکا بە قووەترین بازاڕە و سەرنجڕاکێشترین بازاڕە بۆ وەبەرهێن لە تەواوی دنیاوانین لە هەرێمی کوردستان و سوود لە بازاڕی وەبەرهێنەرانی خانوبەرە لە ئەمریکا بکەین. ئیمکانی هەیە؟ بەڵێ، لەبەر ئەوەی بەپێی قانون لە ئەمریکا هەر وەبەرهێنێک لە دەرەوەی ئەمریکا پێویست ناکە هاوڵاتی ئەمریکی بی یان مقیمی ئەمریکی بی، یعنی لە دەرەوە ئەتوانیت قانون ڕێگەی پێداوی کەواتەوە ئەتوانی ئینڤێست بکەی هەروەکو هەر کەسێک کە دانیشتووی ئەمریکایە. بۆیە هەر کەسێک پارەی هەبێ بیەوێ سەرمایه‌گوزاری بکات لە ناو کەرتی خانوبەری ئەمریکا بە قانون نەک ڕێگەی پێدراوە تەنانەت تەسهیلاتیشی بۆ ئەکرێ. بە ئەمەلی چۆن ئەتوانێت ئەمە بکە؟ یعنی باجارێ دووشت جا بکەینەوە، مەبەست مەجارێ باسی وەبەرهێنەر خۆی بکەین، وەبەرهێنەری کوردی خۆمان ئەتوانێت وەبەرهێنان بکات لە سێکتەری خانوبەری لە ئەمریکا و دەرفەتەی لەبەردەمایە پێش بابەتی کڕینی یەکە ئەم قساکی. بەڵێ بێگومانوەکو باسم کردوتم قانون زۆر مساعیدە لە ئەمریکا بۆ وەبەرهێنەری دەرەکی و ئیمتیازات هەیە بۆ وەبەرهێنەر بۆی کەوا ئینڤێست بکە، ینی سەرمایه‌گوزاری بکات لەناو بازاڕی خانوبەری ئەمریکا. یعنی ئەمە هەر لا بۆ ئێمە وانە بەڕاستی بۆ کورد نیە، بەڵکو کورد یعنی دەستی نەگەشتۆ بۆ بازاڕە. یعنی ئێساکەنە بە پلەی زۆر گەورە چاینیەکان زۆر بە قووەت وجودیان هەیە، هندیەکان وجودیان هەیە، کۆلۆمبیەکان وجودیان هەیە لە بازار ڕێڵستەیتی ئەمریکا. زۆر دەوڵەتی گەورە بەڕاستی بە حەجمی گەورە وجودی هەیە، بەڵام وەکو کورد لەبەروی وڵاتێکی دوورە، لەبەروی ئێمە خەڵکێک نەبووە بەڕاستی ئەم وشیاریە بەردەست بکە، وشیاری چۆنیەتی ئەنجامدانی وەبەرهێنان لە کردی خانوبەرە تا ئێستا ئینڤێستەری ئێمە وەبەرهێنی کوردی نەیتوانیوە دەستی بۆ بازاڕە بگە و ئێمە وەکو کۆمەڵی وەبەرهێنەرانی کوردی ئەمریکی یەکەم لایەنین کەوا ئەم دەرگایمان بەڕووی هەرێمی کوردستان و عێراقا کردوێتەوە و لە هەوڵی ئەوەیان کەوا چی پێشکەشەکەن وەکو کۆمەڵەکەتان بە وەبەرهێنێک کە بێوێ لێ وەبەرهێنان تەنها ڕاوێژیان ئەتوانن؟ نەخێر ئێمە خۆمان بە کردارێکی ئەمە ئینڤێست دەکەین لە ئەمریکا، خۆمان کۆمپانیامانێ و خەریکی وەبەرهێنانین لە کردی خانوبەری ئەمریکا، واتە خۆمان بە فعلی لەناو بوارەکەین و ئەم کۆمەڵەمان دروست کردو ئەمانەوێت ئەم کۆمەڵەیە پردێکی پەیوەندی بێ لە نێوان وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان و وەبەرهێنانی ئەمریکا و بۆ هەردوو پرۆسەکە چ لێرەوە بۆ ئەمریکایان ئەگەر بتوانین ئینڤێستەری ئەمریکی بێنین بۆ پرۆژەکانی هەرێمی کوردستان بە پێچوانەوە توانین سوود لەوان. بەڵێ بێگومان و بە دەرەجەی یەکەم ئێمە ئەمانەوە بەڕاستی بازار یعنی لەو بازاڕە دەستی وەبەرهێنەری کوردی خۆمان بگرین بیبێنە ئەو بازاڕەوە و بابەتەکە زۆر ئاسانە و قابلی ئیمکانە و چەندین ئینڤێستەر لە تەواوی دنیاە هاتوون لە بازاری ڕێڵستەیتی ئەمریکا ئینڤێست دەکەن. باش وەکو خەڵک ئێستا بۆ نەخەڵکێکی زۆری عێراق و هەرێمی کوردستان هەمیشە داتاکانی تورکیا و ئیمارات و دوبەیە بینین ئەگەر لە پلی یەکەم و دومانە من لە سێمان بۆ کڕینی یەکی نیشتە جێبوون لە وڵاتانە هەم لە تورکیا هەم لە دوبەی. تورکیا بەسمان ئەستەمبوڵ و ئەنتاڵیا و هەندێک شوێنی گرنگێتی. ئیمکانی هەیە هاوڵاتی هەرێمی کوردستان لە خانوبەری ئەمریکا یەکەی نیشتە جێبوون بکڕێ وەبەرهێنانی تیا بکە؟ بەڵێ بەدڵنیاییەوە من وەکوتم نەک ئیمکان هەیە بگرێت تەسهیلات هەیە، یعنی چۆن ئێستا بۆ ئەمەیە بۆ بەچەند بیکڕێ یاساکەی تا ئەمەیە بۆ باسکەم، یعنی بۆ نمونە ئێساکەنە بۆچی ئەڵێن بازاڕی خانوبەری ئەمریکا زۆر سەرنجڕاکێشترە لەوانی تر. بۆ نمونە مستەڵەحێک هەیە وەکو ROI
واتە ڕێژەی ئەو دەستکەوتەی دەست ئەکەوێت لە چاو ئەو بڕەپاری کە توی خیتە ئینڤێستەوە سەرمایە گوزاری پێواکەی ROI لە بازاری کردی خانوبەری ئەمریکا زۆر بەرزترە بە بەراورد بە سەرجەم بازارەکانی ئەوی کە تۆ باست کرد وەکو دوبەی بۆ نمونە مەسەرەن لە ئەمریکا لە 108 بۆ لە 115 بەڵام لە شوێنی وەکو دوبەی لە 106 لە 107 بەڵام لە یۆناان مەسەرەن لە 105 لە 104 لە تورکیا بە ئاماشەوە هیچ بازارێکی ڕێڵستیت هەتا بە ئەوروپاشەوە لە ڕووی سەرنجڕاکێشی و مربحی و بە قازانجی ناگاتە بازاری خانوبەری ئەمریکا بۆیە بێزگەلەوە بێزگەلەوە تەنانەت لە ئەمریکا وەک چۆن بۆ هاوڵاتیکی ئەمریکی یان مقیمێکی ئەمریکی هەیە کەوا بە مۆرگچ مڵکێک بکڕێ بۆ هەماشیەوە بۆ هەر کەسێکەیە وە کۆبەرهێنی دەرەکی لە دەرەوەی ئەمریکا بژی بەڵام ئەتوانێت لە ئەمریکا فند وەرگێ بۆ ئەوی مڵکێکی پێ بکڕێ بۆ نمونە مەسەلەن توانێت بە لە 140 داون پەیمنت لە 140 پێشەکی بنێرێ ئەتوانێت بۆ نمونە مڵکێکی $1,000,000 تەنها $400,000 داون پەیمنت با باقەکەتی فند بکرێت لەلایەن ئەو مؤسسەتە مالیانەوە ئەمە یعنی زۆر هەمووشی بە نەخێر لە 140 داون پەیمنت با پێشەکی لە 160ەکەی تر مؤسسەتی مالی بۆ فندەکە بۆ نمونە ئیمکانی لە چەند ئەم لە 140 چەنەکە ئەگۆڕێ بۆ نمونە مەگەر تۆ ئەگەر مڵکێکی گەورە بکڕی بۆ ئینڤێست مەسەلەن ماڵتی فامیلیەک مەسەلەن 6 شوقە بێت بۆی بی بکرێ ئەوەیە مەسەلی وەبەرهێنانەکە تۆ کرێ ماگانت بۆ بێنێ بەس ئەگونجێ بۆ نمونە ئەگەر لە $1,000,000 بێ تۆ تەنها بە 40 دەفتەرەتوانی بینێریت وەکو پێشەکی و باقیتری فند دەکری بە قەرز ئەیکڕی ئەو 6 دەفتەری تر مؤسساتی مالی پێت ئەدەن تۆ ماگانە کرێچیەکانە مۆرگجەکە و بۆ ئەدەنەوانی و سەرڕای ئەوە کاشفلۆش بۆ مێنێتەوە پۆزتیف کاشفلۆ بۆ مێنێتەوە توانی ڕایکێشی بینی بۆنە لە وڵاتی کوک و چاینا کاتێکێکی نیشتەجێبوونە کڕی مڵکی خۆت نیە مڵکی حکوومەتە لە ئەمریکا ئەمە چۆنە نەخێر لە ئەمریکا بە تەواتی لە 100 دەبێتە مڵکی خۆت بۆ لە چاینا کەس خاوەنی خان و ئەرزە نیە چاینا خۆزانین لە بەریتانیا هەشتا ئاستێگەم باردۆخ هەیە لە ئەمریکا ئەمە چۆن لە ئەمریکا دەوڵەتێکی سەرمایه‌داری و کاپیتالیزمە لە 100 حقوقی فەردی پارێزراوە و تۆ لە 100 دەبیتە خاوەن مڵکی خۆت باش باپرسیار لەسەر ڕیسکم مەترسیەکانی بازارەکە لە چ ئاستێکایە بۆ نمونە ئێمە لەریم کوردستان خانوویەکە کڕین لە پشتێک ڕووبانیەوەی باکەی لە دەستەیە یا دوو ئەو نرخەکەی زیاکە بازاری ئەوێ چۆنە لە بابەت بازاری ئەمریکا طبعا لە دنیاە هیچ بزنسێک بەبێ ڕسک نییە ئەگەر بڵین مەسەرەن بزنسێک ڕسکیتیانە ئەمە ڕاز نییە چکاکەنە بزنس بەستم ئەو هەڵبەز و دابەز زۆرێ بزنس ینی پەیوەستە بە ڕیسکەوە بەڵام بازاری خانوبەری ئەمریکا بە چاو بازارەکانی ئەوروپا یان تورکیا یان یۆناان کەمترین ڕسکی هەیە بۆ چکە بەردەوام ئەپریشێشن ڕادەیەکی زۆر بەرزیەوەتە زیادبوونی نرخ بە پێی زەمن یعنی تەسەورەکەی بۆ نمونە لەو ئێریاییکەوە منیتیان لەو مارکێتی منیتیان بەسەر مارکێتی شیکاگۆیە شیکاگۆ ئێریا یعنی ڕێژەیە پرێژێشن لە بینی 5 ساڵ بۆ 10 ساڵ لە 150 بۆ لە 100 یعنی تۆ گەر ئەمڕۆ مڵکێک بکڕی لە دوای 5 ساڵ بێتە ئەوە نیو یعنی ئەمە پرێشێشنەکە زۆر بەرزە بەڕاستی و ئێمە ئەمڕۆ و ئیڤنتەمان هەبوو لە تایتانیک بەڕاستی بۆ کۆمەڵەوە بەرهێن و ئەو ژووری بازرگانی و کۆمەڵە میوانی بەڕێز باسمان کرد وە سەبەبی ئەوە پرێشێشنە چییە بۆ یعنی سەبەبی معقولیە لە خۆی وا بەرز نابێتەوە لەبەرەوەی یەکێ لە سەبەکانەوەی کۆمەلگەی ئەمریکی کۆمەلگەیەکە بەردەوام لە کشان و گەورە بوونایە بەردەوام ڕێژەی تەڵەب و یعنی دێماند بەرزە بەردەوام یعنی کۆمەڵێک حکوومەت کارێکی کردو بۆ نمونە تەوازون لە بینی سەپڵا و دێماندا حکوومەت ڕایەگرێ نایڵێ مەسەر نرخی مڵکەوە نەبێتە خوارەوە لە هەر شوێنەکە ئەگەر هاتوو نرخی مڵک بێتە خوارە حکوومەت یەکسەر نیو کۆنەسەکشن ینی مۆڵەتی تازای بینا ئەوەستێنێ نایڵێ سەپلای ڕائەگرێ بۆ ئەوی نرخی مڵک زۆر دانەبەزێ ینی کۆمەڵی هۆکاری زۆر هەیە کە بەردەوام ئەو بازاری ڕێڵستێتی ئەمریکای بە بەقوەتی هەشتێتێوانی باش ئێستا کەسمان هەیە لێرە دەستی کردێ بە کارە یعنی بۆ نمونە کڕینی کردبێ یاخود بۆ بەرهێنانی کردێ یا هێشتا سەرەتا بێگومان لەسەر ئاستی فەرد خەڵک هەیە بەڵام بڵین وەکو شتێکی جەماعی و لە ڕێگەی ئێمەوە تا ئێستا کە زەمەی نەکردو ئەمە شتی ئێمە تازەیە بەڕاست زۆر مەبەست بپرسم زەمانەت چییە بۆ سەرمای ئەو کەسێکەوە بەرهێنان کالێ بۆ بابەتی پاراستنی سەلامەتی سەرمایەکەی گەیشتنی بەو شوێنی کە ئێوە بەرهێنانی تیا بکە بەڵێ بێگومان زەمانەتی زۆر گەورە هەیە چونکە ئەمریکا هەر سیستمی قانونی ڕێڵستیت ئەم لە ئەمریکا قانونی عقاراتەکەی کۆمەڵی زەماناتی زۆر گەوری داناوە بۆ ئەوە بوو خەڵک چۆن بۆ بەرهێنانێکی فەیک لەوە بەرهێنانێکی ئەسڵی جاکاتەوە چکە زۆر جارێمە لە کوردستان خەڵکە بینی ڕکلامەکرێ
وەرە ئەوەنە پارەم بەرێ ئەوەکەین یەکێکی لێ بکڕێت پاسپۆرتەکەی وەرەگری بەڵام دوایش لە پڕ ڕوونە بێ زمانە چۆن ئەمە جیا بکات ئەمە بۆ باسکەم لە ئەمریکا لەبەرەوەی سیستمێکی تەواو شەفافیت هەیە تەواو شەفافە وەکو ناتوانین مقارن ئێرە بکەین بە ئەمریکا بەڕاستی لە هیچ ڕوویەکەوە یعنی ئەمریکا سیستمێکی قانونی و سیستمێکی مالی زۆر شەفافی هەیە یعنی هەر کەسێ بێ و مڵکێک بکڕێ بۆ نمونە لە ڕێگەی ئێمە برۆکەری من خۆم لایسەنسم هەیە لە بواری ڕێڵ ستەیتا لێ برۆکەرمەوە هەم ئینڤێستەریشم یعنی هەردوو ڕۆڵەکە ئەبینم بۆ نمونە ئەگەر کەسێک بێ و مڵکێک بکڕێ لە ڕێگەی ئێمەوە ئەو هیچ پارەیەک بۆ ئێمە نانێرێ بەڕاستی بەڵکو مەسەلەکە حساب بانقیە یعنی بۆ نمونە ئێمە لەوێ خۆمان کۆمپانیایکی بۆ تەسیسەکەین بە ناوی خۆیەوە و ئینی بۆ وەرەگرین بۆ کۆمپانیاکەی دوایەوە ئەکاونت بانکینی بۆ ئەکەینەوە حساب بانقی بۆ ئەکەینەوە کابرا لێرە حساب بانقیی خۆی لە بانقێکیەوە بۆ نمونە مەسەن بانقی بیبیلۆسیان بانقی BBCA مەسەلەن ئەوانەی کەەوە ئینتەرناشنال ترانسەکشنیان هەیە لەو بانقەوە مەبلەغی پارەکەی خۆی ئەنێرێ بۆ حسابی کۆمپانیاکەی خۆی ئەکاونت بانکینەکەی کۆمپانیاکەی خۆی ناینێرێ بۆ من مجرد وەکالەتێک بۆ منەکاتەوانێک کە من بەپێی ئەو وەکالەتی کاتەوە ئەسلەکە جابکاتەوە لە فیک ناتوانانی مەجای فیک بەڕاستی لە ڕێڵسەی ئەمریکا زۆر کەمە قورسە ینیش ناکرێ بەڕاستی کێشەی حواڵاتمانە لەم بابەتەیە لەوانەیە لە هەند لە زۆرێک لە بانکەکانە عێراق بە عام کێشەیەکی هەیە بەڵام لە هەندێک بانقا ئەو کێشەی نیە بەی جۆرەوە ئەکرێ بە مەرجێ ئەو کەسێکەوە پارەکان ێرێ سۆرسی پارەکەی دیاری کراوە بێ یعنی بزانێ و پاری لە کێواتوە خۆتەزانیەوە ئەوێ بە 90 ڕۆژ دۆناڵد ترامپ دەست بەکار بووە لە سەرۆکایەتی ئەمریکا هیچ گۆڕانکارێک دروستەکە لەم بازاڕەیە یاخود وەکو پێشووترە باڵێ لەوانەیە بڵین لە مەودای کورتە لە ئێستاە ئەو تعریفە گومرجانێکەوە ترامپ فەرزی کردووە بەسەر دەوڵەتانی دنیاە تا ڕادەیەک لە ئاستی کورت مەودای ئێستاە لەوانەیە ئاسەوارێک بەجێ بێڵە نرخی خانوبەرە بە ئەم بەرز بکاتەوانێت بەڵام لە درێژ مەودایە ینی ئەو مەسلەیە بەو شێوە تاسیری نییە لە بەروی بازار ئیسیعابی ئەوواکەوە خۆی ڕێگە خاتەوە و هەندێک لەو شتانی کەلوپەلانی کە لە سینەوە هێدیان لە کەنەداوەیەت بۆ دروستبوونی خانوو لە بازاری ترێ دۆزێتەوانی و ینی مەسلەکە ئاساییە بێتەوە ئەم ماوەیە زۆر چاودێری بازاری ئەمریکا و گیانمانەکردبەوەی و حاجی گومرگیانی ترم هەڵبەست و دابەزێک زۆر لە بۆرسەکانی ئەمریکا هەبوو لە داون جۆنز لە SP 500 لە نازداک هەتا بازارەکانی ئاسیا کەرتی خانوبەرە لە ئەمریکا چۆن بوو لەم بابەتە زەرمەند بوو کەرتی خانوبەرە نەخربەی شوێت تا ئێستا زەرمەند نەبووە تەنها شتێکەوە ببێتە هۆی ئەوەی کەوا زەرێت تا ئێستا ڕووی نیاوە بەڕاستی وەکو زەرمەند لە کەرتی خانوبەرە ئەویش ئەوەیە تەنها شتێک ناڵم لە ئاسەواری کوردمەودایە نرخی خانوبەرە کەمێک بەرز بێتەوە و بە حکمەوەیکەوە دۆناڵد ترامپ خۆی کەسێکی بزنسمانە لە باگراوندێکی بزنسەوە هاتووە خۆی ئامانجی ئەوەی هەر ئامانجی تعریفە گومریەکانش ئەوەیەکەوە اقتصادی ئەمریکا بەقوتکە بەڵام ئەمە لە فترەیەکی مەودایەکی زیاترە ڕوئەیە هەینا سەررجەم سیاسەتە ئابوووریەکان بۆ شێوەن کە لە مەسلحەتی کۆمەلگە و دەوڵەتی ئەمریکیە ئەچمە سەر بابەتی سەرەکی من ئێستا بمەوە بەرهێنان کەم یەکەم هەنگاو ئەبێت چی بکەم یەکەم هەنگاو توانی پەیوەندی بە ئێمە بکەی لەبەر ئێمە ناو بازارەکەین و ئەزانین چی هەیە ئێمەش لە بەپی خواستی خۆت و ئەو بڕابوجەی کەوا خۆت هەتە مڵکی شیاوت بۆ ئەدۆزینەوانێک کەوا مڵکێک کە بەڕاستی مڵکی ئینڤستمنت بێ مڵکیەک بێ کە تۆ قازانجی لێ بکەیت چکە تۆ مڵکێک ئەکڕی بۆ ئەوی کەوا قازانج بێتە گیرفانت یعنی مڵکی ئینڤست یعنی ئەوە نایکڕی بەس بۆی مڵکێک هەبێ بەڵکو مڵکێک ئەکڕی بۆ ئەوی مانگانە تۆ قازانجی لی دەستکەوێ بە ڕێژەی لە 140 داون پەیمنت ئێمە دوایەوەی کەوازانی مامبوجەکەی تۆ چەندێکە تەنها بە ڕێژەی لە 140 داون پەیمنت تۆ ئەتوانی ببیتە خاوەن مڵکێک لە 100 لە 100 ببیتە خاوەنی مڵکەکە و بەردەوام مانگانە کرێچیەکانت مۆرگجەکەت بۆ ئەدەنەوانێ و سەر ڕای ئەوە کاشفلۆ و پۆزتیف کاشفلۆت ئەبێ لەوەش زیایی ئەبێ و مانگانە بێتە داهات بۆ خۆت باش کەسێک لێەوە بەرهێنانی کرد پارەی یا بە چەندێکەیەکی نیشتەجێبوون چەند فلاتێکی کڕی چەند وێلایەکی کڕی بۆ نمونە ئەوەستا پەیوەندی عێراق و ئەمریکا باشە بەڵام وا هاتوو سزاخرایە سەر عێراق لەو کاتێ ئەم کەسە چی بەسەریە بەڵێ ئەوە لە ڕاستیە هیچ تاسیر ناکە بۆ مەسلەی بزنس چکە مەسائلی سیاسی کاتە لەوەیە حواڵی دۆلار بۆ عێراق ڕێی لێ بگیرێ من یەک شت بە نمونە یەکشت بۆ باسکەم بۆی من ئەو سوورە جەنابە دەستبوونە هەیە بۆ نەمە لە سووریا ڕوویاوە لە ئێران پێشتر ڕوویاوە با سوورەکە لە بەرچاوت واضح بێ لە ناو ئەمریکایە حقوقی مولکیەت ئەو کەسە چ لە دانیشتوی ئەمریکی بێت چ دەرەوەی ئەمریکی بێت تەواو پارێزراوە مەسائلی سیاسی بە هیچ شێوێک تاسیر ناکات لەبەرەوە ئەم کەسە لە هەر بارودۆخێکا بێت مانگانە ئینکەمەکەی خۆی ئەچێتە سەر بانک ئەکاونتەکەی لێرەشەوە ئەتوانین ئێمە تەمەەن دۆکۆمنتی کۆمپانیاکەی زائیدەن دۆکۆمنتی بانک ئەکاونتەکەی ویزە کارت ماستە کارتەکانی بۆ ئەنێرینەوە لێرەوە لە ڕێی جیهازە ATM ئینتەرناشناڵەکانەوە توانێت بە ئەنکەمەکەی خۆی ڕاکێشێ یان بۆ نمونە لێرە حساب بانقیەکی هەیە لە بانقێکی ئینتەرناشناڵی خۆمان لێرە
ڕێک بانک ئەکاونتەکەی هەیە لە ئەمریکا هە لە ناو مۆبایلەکەی ئەتوانێت تەنها بە کلیچێک حسابەکەی خۆی لەوێەوە تەحویلی ئەم بانک ئەکاونتی ناو کوردستانەکە بەبێ هیچ کێشەیەک بێت لەم بابەتە هیچ کێشەی نییە تەنها لە ویانە هەیە طبعاً لێرە لە ئەمریکا ژوایە و لێرە ژوایە بەڕاستی هەر پارەیەک بۆ نمونە لە $10,000 زیاتر بێ لە ئەمریکاش ئەبێ سۆرسەکەی دیار بێ کاتێکەوە هێتە سەر حسابەکەت طبعاً ئاساییە لێرە ئەمە شتێک نییە ینی بۆ نمونە کەسێ بیە مڵکێک بکڕێ مثلەن ئەگونجێ مەسەڵەن کەسە بزنسمانە شەریکەی هەیە ئەبێ مەصدەرەکەی بخاتە ڕوو مەسەڵەن کابرا بۆ نمونە دەفتەرە نێری ئەبێ بێت پیشانی باکە ئەم دەفتەرە لە کوێوە هاتووە هەم بۆ ئێرەش چ لێرەوە کە بۆ بانقی ئێرەکە تەحویلەکە هەم بۆ بانقی وەرگر کە لە ئەمریکا وەریەگرێت من شتێکم نەماگەر خۆت بتوێ شتێکە بێ بەڵێ وەڵام من تەنها ئەوەندەیە حەزەکەم یانێ ئەمە مژدەیە کە بەڕاستی ئەگونجێ خەڵکی وەبەرهێنی ئێمە ئەم ڕێگەی ینی ئەمە دەرفەتێکە بەڕاستی بۆ بەرهێنەری کوردی ئێمە و ئەتوانی ئەمە بکاتە مەصدەرێکی داهاتی تر بۆ هەرێمی کوردستان بەتایبەت کە هەرێمی کوردستان لە وەزعێک و جوگرافیایەکی تا ڕادەیەک چوار دەورە دراوە بە تەحەدیات و چاڵەنجی زۆر ئەگونجێەوە دەرفەتێک بێ بەڕاستی بۆ بەرهێنەری کورد جەمال حەمەڕەشید سەرۆکی کۆمەڵی وەبەرهێنانی کوردی ئەمریکی سوپاس زۆر چێژم لە گفتوگەکەمان بین بەرچاوڕوونێکی باشیینە زۆر